بەڕێز تاڵەبانی سپاست دەکەین کە ڕێگەت پێداین گفتوگۆت لەگەڵا بکەین. لە ماوەی ساڵی ڕابردوودا لە عێراق و لە کوردستانی عێراق چەند پەرەسەنێک لە ئارادا بوو. با لە پێشا لەو هەڵبژاردنە گشتیەوە دەست پێ بکەین کە لە مانگی ئایرا بەڕێوە چوو. ماوەیەکی زۆر درێژی خایان بۆ ڕێکەوتن لەسەر پۆستی سەرۆکوەزیران بەڕای ئێوە بۆچی ئەو ماوە درێژی خایاندووە؟ And elect a president who would then give the mandate to the prime minister. Why did it take so long? I think that if you look ڕاستە بەراورد بە و هەڵبژاردنەی کە پێشتر بەڕێوە چوو کاتێکی زۆری خایەن، بەڵام چەند لایەنێکی جیاجیا هەبوون کە کێبڕکیان لەسەر هەڵوێستی جیاجیا دەکرد. چەندین دانوستان لە نێوان لایەنەکاندا کرا، بەڵام لە ڕاستیدا من پێم وان نییە کاتێکی دوور و درێژی خایاند بێت. بەڵام لە پشتی پەردەوە دانوستان لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هەبووە؟ بەڵێ هەبووە. بەڵام پێچی هێشتا ڕێک نەکەوتی بێتن. There were a little disagreement along the way, but not perhaps as big a disagreement as being shown in the media. دانوستانێکی گەرموگوڕ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا هەبوو. ناکۆچی و نەگونجانێکی سادەش با درێژایی دانوستانەکە هەبوو. بەڵام ناکۆچی و جیاوازیەکە بەو شێوە گەورەیە نەبوو کە لە میدیاکانەوە باز دەکرێ و کاتی تەواو لە بەردەستدا نەبوو تا بڕیاری تەواوەتی لەو بارەیەوە بدرێ. ڕێکەوتنێکی استراتیژی لە نێوان یەکێتی و پارتیدا هەبوو کە ئەگەر یەکێتی یان پارتی یەکێکیان پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانی وەرگرت، ئەوە پۆستی سەرۆکۆمار بۆ ئەوی دیکەیان دەبێت. بۆیە ئەمە بەهۆی پۆستی سەرۆکی هەرێمەوە کەمێک ئاڵۆز بوو، چونکە دوایی هەڵپەساردنی پۆستی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی دابەشکران بەسەر سەرۆکوەزیران و دامەزراوەکانی دیکەدا. بۆیە ئەمە بۆ ئێمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کەمێک قورس بوو، بە جۆرێک کە هەردوو سەرۆکایەتێکە لە دەستی پارتی دیموکراتی کوردستاندا بێ. ئەوەی ئێمە کردمان هەوڵێک بوو بۆ گرتنەبەری ڕێوشوێنێک بۆ دووبارە ڕێخستنەوەی کاروبارەکان. دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو تا ببێتە کاندیدی هەموو کورد، بەڵام بەداخەوە پێدەچوو کاتەکە بەشی ئیدارەدانی ئەو دانوستانانە نەکات لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا. ئەمەش وای کرد کە هەرێکەوە بە کاندیدی خۆی بچێتە بەغدا. ئەمەش زۆر خەمباری کردم، چونکە من دەمویست بەر لە چوونمان بۆ بەغدا بڕیاری تایبەت بە خۆمان هەبێت. کەواتە ئێستا بارودۆخی نێوان ئێوە و پارتی چۆنە؟ The situation between the two parties, I think, is not. سەرکەوتن بەسەر ئەم دۆخەی ئێستەی نێوانمان کارێکی قورس نییە. چەندین ساڵە کێشە لە نێوان پارتی و یەکێتیدا هەبووە و ئەگەر بە ویژدان بین بەشێک لەو مەسەلانە هۆکارەکەی زیاتر یەکێتی بۆ لە پارتی. یەکێتی دووچاری کۆمەڵە کێشەی ناوخۆی زۆر بوو. مامجلان لە خۆشکەوت بەداخەوە دواتر کۆچی دوای کرد. ئەمە ژوای کرد کە ڕێکەوتنێکی دیار و بەرجەستە لەگەڵ پارتی و بزوتەوەی گۆڕاندا زۆر قورس بێت. بەڵام ئێستا یەکێتی یەکگورت و یەکڕیزە و دەتوانێت ڕێکەوتن و هاوپەیمانی گونجاو لەگەڵ هەموو حەزبە سیاسیەکاندا بکات. بەم دۆیانەش لە 30 سپتەمبەردا لە هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی دیکە بەڕێوە چوو. 3 هەفتە بەسەر ئەو هەڵبژاردنە تێپەڕیوە و تا ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکە بەڕەسمی ڕانەگەێنراوە. بۆچی بۆ شێوەیە دواکەوتووە؟ کەسانی کەن دەڵێن کە یەکێتی نیشتیمانی و پارتی سەرقاڵی دانوستانن. ئایا ئەوە ڕاستە؟ ئایا بەم زوانە حکوومەتی هەرێم پێک دەهێنرێت؟ I think we will have soon a Kurdish government. بەم زوانە لەسەر حکوومەتی کوردستان دەسازین. ئەوەی کە هەیە هەڵبژاردنەکە تەواو بووە و ئەنجام درا. هەندێک سکاڵا لە حەزبە جیاجیەکان هەبوون سەبارەت بە پێشێلکاری و سەرپێچی. ئەوەش بەجێڵراوە بۆ کۆمسیۆن ئەگەر پێویستی کرد ئەوە بابەتەکە دەخرێتە بەردەم دادگایەکی تایبەت تا بڕیاری کۆتایی لەو بارەیەوە بدا و پێشومایە کاتێکی زۆر ناخایەنێت. کەواتە پێ دوایە پرۆسەی دانوستان بۆ پێکهێنانی حکوومەتی هەرێم بەهۆی ئەو بارودۆخەوەی کە لە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی لە ئارادای قورسە بێت؟ لە کوردستان واقعەکەیە هەر کاتێک هێزە کوردیەکان یەکڕیز بوون بە تایبەت یەکێتی و پارتی باری ئابووری و ئەمنی و سیاسی باشتر بوون. لەو باوەڕەشدام هەموو لایەنە سیاسیەکان درک بۆ ڕاستیە دەکەن. ئەو یەکڕیزیان نوێی کە لە نێو ڕیزەکانی یەکێتی هاتۆتە ئارا وا دەکا هەڵوێستێکی باشترمان لەگەڵ سەرجەمهێز و لایەنە کوردیەکان هەبێت بۆی کوردستان بەرەو پێش بەرین. هیوا دەخوازم هەمومان پێکەوە دابنیشین و دانوستان بکەین. هەمووشمان ئامادەی ئەوەمان تێدایە سازش بۆ یەکتری بکەین. هیوادارم حکوومەتێکی زۆر بەهێزمان هەبێت بۆ سەرکەوتن بەسەر کێشە دارایی و
کێشەی ناوچە جێناکۆکەکاندا. من بە سروشتی گەشتبینم. من تاڵەبانیم. But I'm genetically optimistic. I'm a Talabani. What is your relationship or the relationship? پەیوەندەکانتان لەگەڵ پارتە بچووکەکان چۆنە لە هەرێمی کوردستان؟ Smaller parties. پەیوەندەکانمان باشن لەگەڵ مامۆستا علی باپیر و لەگەڵ یەکگرتووشدا بە هەمان شێوە باش بووین. گۆڕان بەشێکە لە یەکێتی لەوانەیە ئەوانم قسەی منیان زۆر بەدڵ نەبێت، بەڵام بە بڕوای من تاکە چارەسەرەوەیە کە گۆڕان بێتەوە ناوێکێتی بۆی جارێکی تر یەکێتی دروست بکەینەوە. لە کاتێکدا ئێمە نەمانتوانی ئەوە بەدەست بێنین کە هەوڵمان بۆدا. سەبارەت بە پارتیش، پارتی هاوپەیمانێکی استراتیژی ئێمەیە. Well, another issue that seems to کێشەیەکی تر لە نێوان ئەو دوو هێزە سەرەکی هەرێم لە ئارادایە کە ئەویش کەرکووکە. لێستای ئەو پارێزگاری کە لەلایەن حکوومەتی بەغداوە دانراوە بۆ بە پەرلەمانتار و پێویستە پارێزگارێکی نوێ دابنرێت و ئەو نەشی من بزانم دانوستان و کێبڕکێ لە ئارادایە بۆ وەرگرتنی پۆستی پارێزگار. هەڵوێستی ئێوە چۆنە و دانوستانەکان بەرەو کوێچن؟ ئایا کێشەکە بەم جوانە چارەسەرە بێت؟ پێم وایە دادپەروەرانە نییە کە بوترێ کێبڕکێ لەسەر پۆستی پارێزگار هەیە. هیوادارم مێکێتی و پارتی پێکەوە دابنیشن و هەمانگی لەسەر و مەسەلانە بکەن. پێم وایە کە بە یەکڕێزی هەڵوێستمان بەهێزتر دەبێت بۆ دروستکردنی کاریگەری لەسەر کاروبارەکان لە کەرکووک و لە بەغدا. هەر بۆیە چۆن لە سەرەتای دانوستانەکانمان بۆ پێگەیاندنی حکوومەتی عێراق یەکەم لایەن پارتی بوو کە پەیوەندیمان پێوە کرد بۆ کەرکووکی شەروا دەبێت. ئێمە کە پەیوەندیمان بە پارتیەوە کرد ئەوان وتیان ئێمە دەمانەوێت لەگەڵ هەموو لایەنەکاندا کۆ ببینەوە. ئەگەر توانیمان ئەمە بهێنی نەدی ئەوە دەتوانین هەموو ئەو مەسەلانە تێپەڕێنین کە دەبنە ئاستەنگ لە بەردەمماندا و لە 4 ساڵی داهاتوودا کوردستان چەند هەنگاوێک بەرەو پێشەوە دەبێت. کێشەکانی ترچین گەورەترین کێشەیە کە لە نێوان نیشێتی و پارتیا هەبێت چییە؟ Honestly, the biggest problem, I think, is bad experiences of the past, of deals and هۆکاری سەرەکی و کێشانە نەبوونی متمانەیە، چونکە چەندین ڕێکەوتنی پێشتر کراوە و پێوەی پابەند نەبوون. جاهریەکە و لایەنەکەی دیکە بە پابەند نەبوونەکەیەوە تۆمار دەکا و پێشم وایە هەردوو لە بەرپرسیاردن و هەڵەیان کردووە. بەڵام من خۆم گەشتبینم لە شەراکەتمان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و ڕیشەی دۆستایەتی نێوانێکێتی و پارتی زۆر قۆڵە. ئێمە وەک یەکێتی ڕێز لە سەرکردەکانی پارتی دەگرین، بەتایبەت بەڕێزان مەسعود بارزانی و نەچیروان بارزانی و مەسرور بارزانی و هەموو ئەوانی دیکە. پرسیارێکی تریش لەبارەی کەرکووکەوە هەیە کە لەوا چێک کێشە دروست بکات وەک ڕەوانەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆریەکانی هەرێمی کوردستانەوە. ئایا لە ئێستاە هیچ دانوستانێک لەو بارەیەوە لە نێوان هەرێم و بەغداد هەیە؟ I couldn't actually answer you on this one with any kind of authority or information. زانیاری تەواوم لەسەر و دۆسیە نییە و هیچ پەیوەندێکیشم پێوەی نییە. بەڕاستیش نامەوێت پەیوەندیم پێوەی هەبێت. I'd be very surprised if somebody wasn't talking to somebody about how this pipeline is going to be. لە ساڵی ڕابردوودا چەند ڕێکەوتنامەیەک لەگەڵ کۆمپانیایەکی نوێدا واژۆکرا کە ئەویش کۆمپانیای ڕۆزنەفت بوو. ئەو ڕێکەوتنەت بەلاوە چۆن بوو؟ ئایا ئەو ڕێکەوتنە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە؟ پێت وایە کە دەبێت لەسەری بەردەوام بن چونکە پێچێ بەغدا لەگەڵ ئەو شتە ناکۆک بێ. سەرسام دەبم کە هەرێم گرێبەستێکی نوێ بکە تاکە چارەسەری ژەوەیە هەرێم و بەغدا پێکەوە دابنیشن. دڵنیاشم لەوەی لە کۆتاییدا دەگەنە ڕێگە چارەیەک. یەکێک لەو مشتومڕانەی کە لە ماوەی چەند مانگی ڕابردوو لە ئارادا بوو لە عێراق بریتی بوو لە بوونی کاریگەری نێودەوڵەتی لە عێراق. لە باشوور بە تایبەتی لە بەسرا ناڕەزایی خۆپشاندان هەبوو، تەنانەت پەلاماری کۆنسوڵخانەی ئێرانی درا لە شارەکەیە پێچی خەڵکی هەژمون و دەستێوەردانی ئێران تووڕە بن. عێراق وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا. شتێکی واقعبینانە نییە کە پێمان وابێت وڵاتانی دیکە کاریگەریان لەسەرم بارودۆخە نەبێت، بەڵام چارەسەرەکە زۆر ئاسانە. ئەویش ئەوەیە حیزب و لایەنە سیاسی عێراقیەکان کار بۆ بەرژەوەندی عێراق بکەن و نەچنە ناو هیچ ململانەیەکی دەرەکیەوە. ئێوە پەیوەندی باشتان لەگەڵ ئێران و ئەمریکا هەیە؟ ئایا ئێستا لە سایه ئیدارەی ترامپدا پەیوەندیەکانتان چۆنن لەگەڵ ئەمریکا؟ بەڕای تۆ بوونی ئەمریکا لە عێراق چۆن بەردەوام دەبێت؟
I'd like to think our relations are very good with the United States. پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا و ئێراندا زۆر باشە. هەرچی ئەمریکایە هاوپەیمانێکی استراتیژی بووە لە جەنگی دژ بە تیرۆردا و پێم خۆشە ئەمریکا بۆ چەند ساڵی داهاتووش لێرە بمێنێتەوە و چەندین سیاسەتمەداری باڵای ئەمریکا هەن کە پەیوەندیمان لەگەڵیاندا باشە، وەک نوێنەری سەرۆک ترامپ و باڵێۆزی ئەمریکا لە عێراق و کۆنسۆڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان. پەیوەندیەکە لە سەروبەندی ڕەفراندۆمدا کەمێک ئاڵۆزی و گرفتی بەخۆبینی، بەڵام ئێستا باش بوو و دەخوازین ئەم پەیوەندیانە بە باشی بمێننەوە. یەکێتی نایەوێ لە ململانەی ئیقلیمیەکان تێوە بگلێ. بەڵام لە ئێستایا ئیداری ترامپ سەرقاڵی دروستکردنی هاوپەیمانیە لەم ناوچەیە. هاوپەیمانیەکە لە دژی ئێرانە. ژمارەیەک وڵات و هێزی سیاسی چوونەتە ناو ئەم هاوپەیمانیەوە. یەکێتی لەکوێی ئەم هاوپەیمانیە تێداوەستێت. I think the PUK really has no desire to become involved in regional conflicts. یەکێتی نایەوێت لەو ململانی هەرێمایەتیانەوە تێوە بگلێ. ئێمە لە هەرێم بەشی خۆمان کێشەی دارایی و سیاسی و ناسەقامگیریمان هەیە. سنوورێکی درێژمان لەگەڵ ئێران هەیە و پەیوەندیمان باشە. ئێران بەردەوام یارمەتی ئێمەی داوە. لەبەرەوە واقعبینانە نیە یەکێتیانە هێزێکی تری عێراقی پەیوەندیەکانی لەگەڵ ئێراندا بپچڕێنێت. تۆ بۆ خۆت پیاوێکی سەربازی بارودۆخی ئەمنی چۆن دەبینیت؟ ئایا داعش دەگەڕێتەوە؟ ئەوان ئێستا شکستیان پێهێنراوە. بەڕای تۆ دەوێت چی بکرێت؟ لە ئێستادا هەڕەشەی داعش نەماوە، بەڵام پێشبینی دەکەین هاوشێوەی ئەوان دەرکەوێت، بەتایبەت لە ناوچە جێناکۆکەکان، بەتایبەت لە کەرکووک. ئەو هێزانی لەوێ لەگەڵ خەڵکی ناوچەکە ئاشنانین و ئەوەش شتێکی پێویستە کە بە زووترین کات چارەسەر بکرێ و هێزێکی هاوبەش لە کەرکووک دروست بکرێت. ئەو هێزەش لە تورکمان و لە کورد و لە عەرەب و لە مەسیحی تیایدا بەشدار بن، چونکە وەک تێبینی دەکەین نائارامی لە ناوچەکەدا هەیە و پێویستە بە زووی چارەسەر بکرێت. لە ئەگەری دووبارە سەرهەڵدانەوەی داعش ئایا تۆ لەو باوەڕدانیت کە پێویستە هێزە کوردیەکان یەکگرتوو بن؟ یەک هێزی ڕسمی یەکگرتوو بن لە هەرێمی کوردستان، بۆچی ئەو شتە ڕوو نادات؟ من حەز دەکەم ئەو ڕۆ بدات. ئێمە وردە وردە کار بۆ دەکەین، بەڵام هەموو جارێک دووچاری کێشەی سیاسی دەبین. ڕاستیەکەی ئەوەیە کە خەڵکی ترسیان هەیە و ترسیشیان لە گۆڕانکاری هەیە. بەڵام من حەز دەکەمەوە ببینم کە خاوەنی تاکە هێزێکی ئەمنی و سەربازی بین. ئەمە یارمەتی دەردەبێت بۆ پرۆسەی سیاسی و ئاساییکردنەوەی دۆخەکە. 20 ساڵە شەڕی ناوخۆ لە نێوان ئەو دوو پارتەیە کۆتایی هاتووە و لە ساڵی 1998دا ڕێکەوتنامەی واشنگتۆن لە نێوان ئێوە و پارتی واژۆکرا. خەڵکی لەوە نیگەرانن کە هەردوو وڵاتان پرچەکەن. ئایا مەترسی ئەوە لە ئارادا هەیە کە ئەو نائارامەیە لە نێوانتانە هەیە پەرە بسێنێ بۆ ململانەی چەکداری؟ هەرگیزەوە ڕوونادات مەگەر بەسەر لاشەی من و چەندانی تردا شەڕی چەکداری لە نێوان ئێمە و پارتیدا ڕوو بداتەوە. پێم وایە کەس ئامادەی ئەوەی تێدا نییە و ڕۆژگاری شەڕی ناوخۆش لە مێژە کۆتایی هاتووە و ئەو لاپەڕەیە پێچراوەتەوە. دەبێت بە شێوەیەکی سیاسیانە ناکۆچەکانمان یەکلایی بکەینەوە، چونکە تا ئێستا باجی ململانەی ناوخۆی دەدەین و منیش و هیچ کوردێکی دیکەش ناوێت جارێکی دیکە ئەوە ببینێتەوە. بارودۆخی ئەمنی تا ئێستا سەقامگیرە، بەڵام کێشەی دارایی بەرەو خراپترەچێت، هەروەک خۆت لە سەرەتادا ئاماژۆ پێدا. بەم دوایانە لە دەریای ناوەڕاست بەلەمێکی پڕ لە کۆچبەر ژێر ئاو کەوت. ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی کورد لەو ڕووداوەیە گیانیان لەدەستدا. خەڵکی ئێوە بەردەوامن لە بەجێهێشتنی هەرێمەکە. لە کاتێکە هەرێمەکەتان زۆر دەوڵەمەنە. تۆ لەو باوەڕدانیت کە سیاسەتوانانی کورد خەڵکیان نائومێد کرد بێت؟ پێم وایە ئەو دەشتەواژەی شکستێنانە کەمێک دڵڕەقانەیە، بەڵام ئەگەر ئێمە ڕازگۆ بین لەگەڵ یەکتری دەتوانین بڵین دەکرا خزمەتێکی باشتر پێشکەش بکەین لە ڕووی کارەبا، ئاو، ئاوەڕۆ، ڕێگاوبان و ژێرخانی ئابووری. کوردستان وڵاتێکە لە ڕووی سەرچاوە سروشتیەکانەوە زۆر دەوڵەمەندە و کەرتی کوشت و کاڵیش دەشێت زۆر بەئێستر بێ، بەڵام نرخی نەوت زۆر بەرز بوو. ئێمەش بە شێوەیەکی سەرەکی پشتوان بە داواتی نەوت بەستە بوو. ئێستاش بە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ بەغدا دەتوانین وەک ساڵانی پێشوو گوزەرانمان باش بکەین، وەک ئەو دەمەی کە کوردەکان لە وڵاتانی ئەوروپاوە دەگەڕانەوە بۆ کوردستان. بۆ بەدیهاتنی ئەم ئامانجانەش پێویستە لەگەڵ پارتی و گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و هەڵوێستەکانمان یەک بخەین.
یەکێک لەو ڕخنانەی کە لە بەغدا و لە هەولێر و لێرش لە سلێمانی بیستومە ئەوەی کە سیاسەت بۆتە کاری بازرگانی بنەماڵەیی چۆن وەڵامی ئەوا دەیتەوە؟ ئەتوانیت لە هەر وڵاتێکی تر ئەو مشتومڕە بکەیت تەنانەت لە ئەمریکاش. مەرج نییە هەموو کەسێک کە لە بنەماڵەی فەرمانڕەوا بوو دەسەڵاتی بدەیتێ بەو پێوەرەی کە سەر بەو بنەماڵەیە، بەڵام پێشم وایە ئەوە ڕاست نییە کە خەڵکانێک لە سیاسەت دوور بخرێنەوە ئەگەر لە ناو حیزبەکەدا بە شێوەیەکی باش کار بکە و بێوێ دۆخەکە باش بکە و ناوی بنەماڵە لە دژی بەکار بهێنرێ. ئایا یەکێتی کێشەیەکی دیاریکراوی لە ناو کابینی ئەم حکوومەتەدا هەیە؟ یەکێتی هەمیشە بەشێک بۆ لە چارەسەر نەکگرفت. ئەگەر تەماشەشی بکەین ئێمەوە گەکێتی وەک کوردیش لە بەغدا بەهێزین لە ڕوژمارەی کورسیەوە. ئەگەر لەگەڵ حەزبە کوردەکانی دیکەش پێکەوە کار بکەین دەتوانین زۆر دەستکەوت بەدەست بێنین و پێشم وایە ئەمە ڕوودەدات. کەواتە ئایا دواڕۆژی هەرێمی کوردستان لە ناو عێراقدایە یان لە سەربەخۆیی هیچ گومانێکی لەبارەوە نییە؟ پێم وانییە کە سەربەخۆی گومانی لەسەر بێت. پێشم وانییە ئێستا ئەو بابەتە پێویستی بەوە بێ بخرێتە ڕوو، چونکە ئێستا چەندین کێشی گرنگمان هەیە کە پێویستیان بە چارەسەری هەنیوکەیی هەیە. ئێمە پێویستمان بەوە هەیە بەشێک بین لە عێراق و هێزی ئێمە لە بەهێزی بەغدایە. ئەجینا پێم وایە هەموو کوردێک کوردستانێکی سەربەخۆی دەوێت، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەوەیەک لایەنە نایەتە دی، چونکە دەبێت وڵاتان لەسەرەوە ڕازی بن و دەشبێت وڵاتانی ئیقلیم ڕازی بن بە هەستیارێکی زۆر و بە ڕێگەیەکی سیاسی و دیبلۆماسی دیراسەکرا و کار بۆ ئەمە بکەین. لە ڕابردوودا چەند هەڵەیە کرا کە ناکرێ دووبارە بکرێنەوە. لە کۆتاییدا دەمەوێت بپرسم ئاواتی تایبەتی خۆت چییە؟ ئایا سەرکردایەتی حیزبەکەت دەگریتە دەست یان هەر وەک پیاوێکی سەربازی دەمێنیتەوە؟ لە دواڕۆژدا خۆت لەکوێ دابینیتەوە؟ I'd like to see a unified PUK. من دەمەوێت یەکێتی بە یەکگرتووی و یەکڕیزی ببینم. بەلای منەوە پۆست گرنگ نییە، بەڵکو من دەمەوێت یەکێتی یەکڕیز و بەهێز بێت تا لەگەڵ لایەنەکانی تر بۆ کوردستان هەوڵ بدەین و دەمەوێت شوێن ئەو سیاسەتە بکەوم کە دەچێتە بەرژەوەندی هاوڵاتیان وەک بنبڕکردنی گەندەڵی و ئێمە پێویستمان بە گۆڕانکاریە لە شێوازی و هەڵبژاردانەی کە بەڕێوە دەچێ و پێویستمان بەڕێکەوتنە لەگەڵ سەرجەم لایەنەکان. ئەوە خواستی تایبەتی خۆمە. پێشم وایە بە بەهێزبوونی یەکێتی ژیانی هەمووان ئاسانتر دەبێ، ئەوەش بە تەنها ناکرێت. زۆر سپاس بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە.